چوارەمین دیداری سینەمایی نێودەوڵەتی کەرکووک بۆ فیلمی ئەنیمێشن بەڕێوەچووە لە 28 و 29 پێنجی 2022 ئەم دیدارە دیارە گفتوگوی زیاتر لە سەر فیلمی ئەنیمێشن کراوە بە تایبەت لە فیلمی ئەنیمێشنی کوردیش چۆن کاری لەسەر بکرێت بە دڵنیایەوە کە گفتوگۆکان لەم بابەتەیە چڕکراونەتەوە. من میوانداری بەڕێز کاک سەردار زەنگەنم کردووە کە لێپرسراویان سەرۆکی دیدارەکە بووە. زۆر بە خێربەی سپاس بۆ ئامادەبوونت. سپاس بۆ بەڕێزت. بە لە هەموو شتێک دیدارەکە خۆی لە چی ئابینیەوە خۆت بە گشتی باسی بکەین و دواتر بێمە سەر ناوەڕۆکەکەی. دیارە مەکو دەستگای ڕۆشنبیری هونەری کەرکووک لە سەڵاتایی دامەزراندنمانە لە 2020 کۆمەڵە چالێکیمان ئەنجامدا چ لە بواری شانۆی چ سینەمایی چ فۆتۆگرافی بوارەکانتر. چەند فستیڤالێکمان سینەماییمان کرد چەند دیدارێکمان ساڵانە فستیڤالێکی سینەماییمان دەکرد و دیدارێکی سینماییشمان دەکرد. خوری ئەم جارەی دیدارەکەمان تایبەت کرد بە فیلمی ئەنیمێشن. باشە. فیلم ئەنیمێشن بوارێکە پەری پێ نەدرا و ویسمان ئەوە زیاتر دەربخین. ئێمە شوکو کورد بڵین فیلمی دەرهێنە فیلمی ئەنیمێشنمان هەیە دەرهێنەرێشنمانە و هەوڵ دەین بۆی فیلمی ئەنیمێشن بتوانین بە بەرهەم بهێنین. ولو ئەمە ئەرکیشی قورسە لێن بەریمێنانی فیلم ئەنیمێشن جیاواز لەگەڵ فیلمێکی ڕواایی و وەثایقی کلفەکەی زیاترە یان تێچۆکەی زیاترە کاری زیاتر دەوێت تۆ گەر فیلمێکی وە ڕەنگە داستانە فیلمێکی بەڵگە فیلمێک ڕەنگە بە دوو ڕۆسی ڕۆژ مۆنتاژەکەی بکەی ڕەنگە فیلمێکی و هەر دقەی مانگێکی بوێت بۆ مۆنتاژی شتێکی سەختە لە ڕووی مادیشەوە بە هەمان شێوە پارێکی زۆری دەوێت. فێمە ویسمان ئەوە دەربخین بڵین ئێمەی کوردش ئێمە هەوڵی ئەوە دەدەین کە فیلمی ئەنیمێشن زیندوو بکەینەوە فیلمی ئەنیمێشن دروست بکەین بڵین ئێمەش هەین. زۆر باشە. لە دیدارەکە توێژینەوەکان لەسەر بابەتی دروستکردنەکە لە ڕووی ئەنیمەیتەوە یان لە ڕووی بەرەمێنانی ستافەوە بوو یان لە ڕووی ناوەڕۆکەوە بوو. بەڵێمە یەکەم ڕۆژمان نمایشی فیلمەکانمان کرد و کۆمەڵە فیلمە 15 فیلم بەشدار بوون. فیلمەکان کە 10 فیلمی کوردی بوون 10 فیلمی کوردی 4 فیلمەکەی تری لەیەکێک لە تورکیا یەکێک لە سووریا یەکێک لە مەسر و فیلمێکی تر جەزایریشمان هەبوو. ڕۆژی یەکەم تایبەت بوو ڕۆژی دووەم تایبەت بە کۆڕە ڕەخنەیەکە کە زۆر گرنگە تۆ هەموو فستیڤاڵێک تۆ هەموو دیدارێک کۆڕشی ڕەخنەیت لەسەر ئەو بابەتە هەبێ ئەو تەوەرە هەبێ کە تۆ کاری دەکەی. ئەوەی ئەمە فیلمی ئەنیمێشن بوو لەسەر فیلمی ئەنیمێشن دوو کەس دوو پانێڵەکەیان بەڕێوە برد دوو بابەتی جیاواز بوو لەسەر سینەمای ئەنیمێشن باس لە ئاستەنگەکان کرا باس لەوە کرا چی بکرێ بۆی فیلمی ئەنیمێشن پەری پێ بدەین. دوو تەوەری زۆر 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 بە گرنگ و بەسوود بوو. زۆر باشە. ئەگەر تۆزێک لە بابەتەکە لایەن فیلمی ئەنیمێشنی کوردی پاشمان هەیە؟ ئێمە ئەگەر باسی فیلمی ئەنیمێشن کەین ڕەنگە یەکەم بەپی ئەو کتابەی کە ئەمە تەبعشمان کرد بۆ ئەو ڕەخنەگرێکی عێراقی کە لەسەر ئەرکی دەستگای خۆمان کرد من ئەو کتابەکە لەژێر دەستمە بە نوای فیلمە درێژەکان لە وڵاتانی عەرەبی کە 16 فیلمی ئەنیمێشن درێژ هەیە. یەکێک لەو فیلمە ئەنیمێشنانە فیلمێکی کوردیە کە ساڵی 2017 لە کوردستان بەرهەمهێنراوە. وەکو فیلمی ئەنیمێشن فیلمی ئەنیمێشن کە خۆی فیلمی ئەنیمێشن بەگشتی لە عێراق کەمە. یعنی دەرهێنەرەکانەکەن حسابی دەرهێنەرەکانی فیلمی ئەنیمێشن بکەیت ڕەنگە ڕێژیان لە پەنجەکانی دەست تێنەپەڕێت. دەرهێنەری زۆر کەمە و فیلمیشمان زۆر زۆر کەمە. فبووی ئێمە ئەم دیدارەمان کرد بۆی هۆڵ بدەین ڕەنگە بەرنامەیەکمان هەبێ بۆی بتان لەگەڵ تەلڤیزیۆنی کەرکووک یا لە شوێنی تر مەثەڵەن وا بکەین چەند کەسانێک فێری ئەوە بکەین کە تۆن مۆنتاژی فیلمی ئەنیمێشنمە بکەین. 3D و 2D نەختێک زۆر زەحمەتە هەموو مۆنتێرێک ناتوانێت ئەو کارە بکات. فەیمە هەوڵێک بوو بۆ ئەوی بتوانین نەختێک ئەم بابەتە زیندوو بکەینەوە. باش. لە ناو زانکۆکانی عێراقا ئەمە وەکو پسپۆڕی خوێنرێت هەیە؟ نەخێر نییە ئەو شتە نییە بناڵێن بوارێکی تازەیە. ئێمە داوای ئەوشمان کرد لە پراوێزی ئەو دیدارێ لە کۆڕەخنەکە باسی ئەوشمان کرد وتمان غۆزگە لە کۆلێژەکانە بەشی هونەرە جوانەکانە بەشێک لەو بەشە بکرێتەوە بەشی سینمای ئەنیمێشن فیلمی ئەنیمێشن بکرێتەوە بۆی زیاتر پەری پێ بدرێت خەڵک ڕابیهێنرێت دەرهێنەرمان لێ دروست ببێت. فدیار ئەوانی کە زۆربەی لەو بوارە دەکارەکان ڕەنگە لە دەرەوەی کۆلیژەکان فێر ببوون هەوڵ ئەویان دابێت ئەو کاری خۆیان بکەن. زۆر باشە. ئەو میوانانی کە لێ بوون تا چەند پسپۆڕ بوون لە بوارەکە و تا چەند نووسکە هاوکاری هونەرمەندانی کورت بکەن لە بەرەمێنانی فیلمی ئەنیمێتە. ئێمە لەبەروی دیدارەکەمان تایبەت بوو بە فیلمی ئەنیمێشن من سەرەتا يعني هەوڵی ئەوەمدا دەرهێنەرانی فیلمی ئەنیمێشن یعنی تەخەسوس بێنێمە ئەو کەسانی کە لەو بوارە بەتابەتیشەکەن دواتر کەسانی ترمان مامۆسای زانکۆمان هەبوو چەند مامۆسایەکی زانکۆمان هەبوو دەرهێنەرانی ترمان و هەندێک ڕەخنەگرمان هەبوو ئەمانە زیاترمان ئاشناکەین بە هونەری کوردی بە سینەمای کوردی لە کەرکووک بە فیلمی ئەنیمێشن
دەڵێم ئەم فستیڤالە خۆشبەختانە لە ڕێژەی ئەو 15 فلیمەی کە بەشدار بوون 10 فلیمی کوردی بوو زۆربەی فلیمەکانی باکوور بوو فلیمیشی کوردی بوو یعنی بۆ یەکەم جارش بۆ العێراق نمایش دەکرا لە ڕێگەی کۆمپانیەک لە ڕێگەی بە شخصی لەگەڵی کۆمپانیەکە توانیمان ئەو 10 فلیمە کوردی بهێنین ینی شتێکی زۆر جوانمان کرد کاتێک بینیان زۆر پیان سیر بوو کە فلیمی کوردی وا هەیە و یەکەم جارشە لە عێراق ئەم فلیمە نمایش دەکرێت زۆر باشە ئاستی فستیڤالەکەەوە بەشداریکردنی خەڵک لە فستیڤالەکە چۆن بوو یان کاردانەوەیان فیدباکیان چی بوو؟ واللهی ئەوە من بۆ بینەری بەجێ دەڵم ئەتوانێت هەڵسەنگاندنێک بۆ ئەو کار ئەوی ئێمە بکات بەس ئێمە ئەوەی کردمان لە فستیڤالەکە بەڕای من هەنگاوێکی باشمان بەرەو پێشەوەنا ومێدی زیاترش دەکەین ئەگەر ئەو دەرفەتە زیاترشمان بەدەست وایە ئەو بوجێ زیاتر بەدەستمان وایە ڕەنگە کەسانیشترمان بکرێ و میوانەکان میوانێکی باشمانە بوو میوانێکی پرۆفشناڵمانە بوو مامۆسانی زانکۆمانە بوو دەنوێرەکانمانە بوو چەند دەرهێنێک لەوانی کە فلیمی ئەنیمەشنیان خۆیان بەشدار بوون ومێدمان دەکرد ئەوانی کە لە باکوورون و لە شوێنانی تری وڵاتانیشتر ئەوانش باتنە بەشدار بوون ئەگەر کێشەی ڤیزە و کێشەی هەندێک پلیتی تیاروشتویان نەبووە هەوڵەدەن لە داهاتوە کۆنتاکتێک دروستکەن بۆ ناردنە دەرەوەی ئەو هونەرمەندانی کە حەزیان لە بوارەکەیە چ جای وەک وەرکشۆپ بێ یا خوێندن بێ لەم بوارەیە بخوێنن هەوڵەکانی ئەوە چڕک بەڵێ ئێمە یەکێک لە سوودەکانی ئەم دیدارەمان ئەو بوو توانیمان کۆنتاکتێک دروستکەین یعنی تەنانەت ئێمە هەندی میوانی تایبەتمانە بوو ئێمە قۆنسڵی فەڵەستین کە بە دەرجەی سەفیرە لە هەولێر لە هەرێمی کوردستان لەوێ بەشدار بوو لەگەڵمان وەکو هاوڕێک بەشدار بوو سەفیری عێراق لە سووریا بە هەمان شێوە بەشدار بوو تەنانەت سەفیری فەڵەستین داوای لێکردین حەزی دەکرد هاوکاریمان هەبێ کۆنتاکت لەبین یەکدا بکەین بۆ ئەم کارە جوانانە و داواشی لێکردم هەر چالێکی لۆ جۆرتان کرد داوەتم کەن هەمان ڕۆژە من ئێمەڵێکم لە ڕێکخراوێکی نێودەوڵەتی بوو هات لە کەسێک کە جێگری ئەو ڕێکخراوە وتی پێمان خۆش ئێمە کۆنتاکت لە بینمان هەبێت ئێوە لە کەرکوشتی وا دەکەن دەستخۆشیتان لێ دەکەین فلیمی ئەنیمەشن و سینەمای ئەنیمەشنی شتێکی زۆر جوانە بۆی بە هەردوو لا بتوانین زیاتر پەرە بۆ بوارە بدەین زۆر باشە ئەم فستیڤالانە لە داهاتوە هەر بەردەوامە بن ئێوە لە سەریان ئیتر ساڵانە بۆ فیلم ئەگۆڕێ ینی ناونیشانەکەتان ئەگۆڕێت ئێمە وەکو عەرزم کردی ئێمە ساڵانە فستیڤالێک دەکەین و دیدارێکیش دەکەین دیدارەکەمان هەر ساڵی لەسەر بابەتەکە دیداری سێمان لەسەر دەرهێنانی فلیمی کەرکووک بوو بە پێشتر لەسەر تایبەت بوو فلیمەکەمان بە کۆرۆنا ئەم دیدارەمان تایبەت بە فلیمی ئەنیمەشن یعنی هەر دیدارێک لەسەر تەوەرێکی جیاوازە بەڵام فستیڤالەکان کراوەیە و لە هەموو بوارەکان فلیم وەردەگرین خۆتان کارەکەن لە بوارەکە لە بەرەمێنانی فیلم و ئەوەیە یان تەنها دیدارەکان ڕێگەخەن و قسە لەسەر کێشەکانەکەن دیدارەکە ڕێکی دەخەین هاوکاریش دەکەین ئێمە پێشترش خولێکی نووسینەوەی سیناریۆمان کرد بۆ کۆمەڵ لەگەنج هاوکاریمون بوتۆن سێ فلیم بەرهەمێنن و لە پەرازی فستیڤالەکەدا ئەم کتێبەشمان تەبع کرد بۆ ڕەخنەگرێکی عێراقی مەهدی عەباس کە لەسەر سینەمای ئەنیمەشن باز دەکات کە فلیمێکی دریشتە لە ساڵ 2007 و ئاماژەم پێدا بەرهەمێنراوە یعنی لەسەر ئەرچی خۆمان لەسەرکی دەستگا دیدار توانیمان ئەم کتێبەش لە چاپی بگەینیم ئەو کتێبە ڕەخنەییە ئەو فلیمانەی کە لە وڵاتانی عەربی بەرەمێنراوە لەسەر فلیمی درێژی ئەنیمەیشن کێشێک لە فلیمانە فلیمێکی کوردیە بە ناوی ئاغایە بەڵێ ساڵی 2017 لە کوردستان بەرهەمێنراوە ئەویشتان خستۆتە ناو کتێبەکەەوە زۆر باشە وەکو پرۆژە چیتردانە بەردەستای لە داهاتوە کاری لەسەر بکەن پرۆژه ئێمە بەردەوامین طبعا کە بەردەوامین پێویستمان طبعا بە سپۆنسەری زیاترێت پێویستمان بە هاوکاری زیاتر ئێمە توانیمان خۆمان دەرخین بڵێن ئێمە هەین ئێمە دەتوانین کاری جوانتر بکەین ئەگەر سپۆنسەرمان هەبێت ئەگەر هاوکاری ترمان هەبێت سپاس بۆ تەلەڤیزیۆنی کەرکووک کە بەردەوام هاوکارمان بوونەوەکو سپۆنسەری میدیایی لەگەڵمان بوونە سپاس بۆ زانکۆی کتاب 4 ساڵ لەسێکم هاوکارمان دەکات هاوکاریمان دەکات کە زانکۆی کتاب بە دەرەوەی ئەمە دەکرامە ئیشی وزارەتی ڕۆشنبیری بێت هاوکاری ئەم جۆرە فستیڤالانە بکات بەڵام بەداخەوە هیچ هاوکاریەکی لەوانمان نەبینەوە تەنها زانکۆی کتاب هاوکارێکی باشن 4 ساڵ هاوکاری ئەمە دەکەن و تەلەڤیزیۆنی کەناڵی کەرکووکش لێرە دەستخۆشییان لێ دەکەم لە هەردوو لایە کە هاوکارێکی باشمانن بەردەوام هاوکارمان بوونە این زمینە سازیەکەتان زۆر باش نییە تا فستیڤالێک دروست دەکەن واللهی کاری دەوێت ئیشەکە کارەکە قورسە یعنی دێنانی من تەمەنە ئەوم دەکرد هەندێک لە هونەرمەندە گەورەکانی عێراق بێنم یعنی ئەوانە سەر هەندێک مەطالیبی بەرزیان هەیە پارێکی زۆرت دەوێت شتێکی خەیاڵیت دەوێت یعنی هەوڵ دەدەین ئەم کۆسپانش زاڵ بین بەسەریە هونەرمەندانی وڵاتانی بیانی هیچ کۆنتاکتێکتان هەیە لەگەڵیان بەڵێ وەکو کۆنتاکت بەڵێ بەردەوام من بە حقیقەت خۆشم ئەندامی دەستەی کارژێری فستیڤالەکانی جیهانیم
ئێستاش بەردەوامە تەنانەت ئەم شەوش سعات 9 هەفتانە کۆبوونی خۆمان هەیە هەموو دوو شەموانێک باسی ئەوە دەکەین باسی فستیڤالەکان دەکەین کە ئێمە حەفدە فستیڤال سەرۆکی فستیڤاڵی جیانەکانین عەربیەکانین بە تایبەتی کە من لە عێراق تەنها منم کە سەرۆکی فستیڤاڵی سینەمای کەرکوو لە دەستەی کارگێری ئەو دەستەیەم و هەوڵش دراوەکو کۆنتاکت بڵێ کۆنتاکت من لەگەڵ زۆربەی فستیڤالەکانی عەربی و ڕەنگە هەندێک جیانیش کۆنتاکت مەگەڵیان هەبێت بە حکمی هەم دەرچوونە سینەما مەم خەرجی بەغام و یعنی کۆنتاکتی باشمان لەگەڵیان هەیە بەس وەکو داواکردنەک هاتنەکەیان نەختێک زەحمەتە هاتنەکەیان بۆ بێت چونکە دەزانی تەکلیفێکی زۆر تۆ دەکە کەسیان لە بەرنامەشدا بوو کە من سەرۆکی 4-5 فستیڤاڵی عەربیم داوت کردوانی کە هاوکار من مەتەن بەهاتنایە بەس کێشەی ڤیزە و کێشەی ئەویان هەبوو ڕێک بۆیان نەکرا دەستەکانە خۆش بە سپاس بە بەشداریکردنت دووبارە بەخێر بێ بەڕێز سەردار زەنگەنە